نوێمان هەیە بە ناوی گریمانەیی و واقعیەتی کارژێری عوسمانی لە کوردستانی گەورەدا. طبعا ئەمە پێش ئەو بڵێن ئەو گریمانەی واقعیەتی یان با پێشەوەی بین باس لە کارژێری عوسمانی بکەین لە کوردستان پێویستە چوارچێوێکی تیۆری باسکەین لەو بابەتەیدا. چوارچێوە تیۆریەکە چییە؟ ئەنی کۆتایی هاتنی شەڕی چاڵدێرانە. ئەگەر لەوەوە دەست پێ بکەین لە کۆتایی هاتنی شەڕی چاڵدێران دەسەڵاتی عوسمانی بەڕەسمی لە کوردستان ناسێندرا. لەبەرچی لەبەرەوەی میرە کوردەکان تەفلی شەڕی عوسمانی و سەفەوی بوون، تایبەتی لە شەڕی چاڵدێران کە لە باکووری ڕۆژئاوای گۆلی ورمێ هەڵایسا وەتەیدا ئیمپراتۆری عوسمانی لە شەڕەکەیدا براوە. ئەمە یەکە چەند ئەو قۆناغا کە دەسەڵاتی عوسمانیەکان ناسێندرا، بەڵام هەر میرەکانی کورد دەسەڵاتی حەقیقی ڕاستەقینەی لە بەردەستی چێدا بوو؟ لە بەردەستی میرەکانی کووردا بوو. طبعا لێرە کەسایەتێک دەرکەوت لەو قۆناغەیدا، کەسایەتێک دەرکەوت بە ناوی چێ؟ بە ناوی مەلا ئیدریسی بەدلیسی. مەلا ئیدریسی بەدلیسی لە حەقیقەتدا من ناوم لێ نایە دیبلۆماسێتی تاک، یعنی لەبەرەوەی دەوڵەت نییە، نوێنەری دەوڵەتیش نییە وەکو خۆی بڵێن وەکو کورد، ئەگەر ناخۆی نوێنەری سوڵتان سلێمانی سەڵتان سەلیمی یەکەم بووە، یعنی کەسایەتێکی زۆر کاریگەر بووە. لەبەرەوەی کاتی خۆی لە دەرباری ئاقۆیلۆ بڵێن کاری کردە و لە لای حەسەن ئۆزۆن کە دوا یان بڵێن لە دوا سوڵتانەکانی دەوڵەتی ئاقۆیلۆ بۆ زۆر بەهێز بووە، ئەوە کاتیبی ئەو بووە. دواتر دێتە پاڵ ئیمپراتۆریای عوسمانی دەبێتە یەک لە کاتبە سەرچەکان و کەسایەتیە گرنگەکان لە لای سوڵتان سەلیمی یەکەمەوە. حتا چەند کتێبێکی هەیە مەسەن هەشت بە هەشت، ینی باسی هەشت سوڵتانی عوسمانیە کات. ئەمە بێزگە لە چەندین کتێبی دیکەی کە دانای لە بوارە جیاوازەکاندا. ئینجام کەسایەتیە ینی بە خۆی دەور و کاریگەرێکی زۆری هەبوو لەوەی کە دەسەڵاتی عوسمانی لە کوردستاندا بە ڕسمی بناسێنیتن و بە شێوازێکی ئاشتیخوازانە. ینی ئەوەل جار بۆ یەکەم جار دەسەڵاتی عوسمانی کە هاتە کوردستان بە شێوەی ئاشتی بوو. دواتر دێن باسەکەین لە دەرسەکانی داهاتووشدا کە چۆن بڵێن ئەو دەسەڵاتە کە بە ئاشتی هات دەگۆڕێ بۆ شەڕ و ململانێ و لە بۆ ئەوەی کە کوردستان ببیتە بەشێک لە یان بڵێن ببێتە مەیدانێک لە مەیدانەکانی ڕوبەڕووبوونەوەی گەورەی بە ساڵەها لە نێوان ئیمپراتۆری عوسمانی و سەفەویدا. ئەم کەسایەتیە هەوڵێکی زۆریدا کە میرەکانی کورد ڕازی بکاتن بە دەسەڵاتی عوسمانی. طبعا مەلا ئیدریسی بەدلیسی ئەوەی ڕەت کردەوە کە بەپێ ئەو هەندێک لە بڵێن بۆچوونە جیاوازەکانی نێو مێژوونووسی کوردی چەند بۆچوونێک هەیە. بۆچوونی یەکەم ئەوەیە ئەڵێن مەلا ئیدریسی بەدلیسی ڕەتی کردەوە کە کەسێک بناسێندرێ بە ناوی میری میران سەرپەرشتی هەموو کوردستانی سەردەمی عوسمانی بکاتن. ئەوەش لەبەر چێ؟ لەبەرەوەی مەلا ئیدریسی بەدلیسی بە ناو میرەکانی کورد داگەڕا، کەس یان با بڵێن هیچ یەکێک یەکتریان قوبوڵ نەبوو، یان هیچ میرێک میرێشتری قوبوڵ نەبوو. ئەمە ینی دەور و کاریگەریە بوو لەوەی ئەو ڕەئیە لە لای مەلا ئیدریسی بەدلیسی دروستبی کە بڵێتە سوڵتانی عوسمانی با میری میران نەبی، بەڵکو ڕێکەوتنێک هەبی، ئەو ڕێکەوتنە ببیتە بنەمایەکی بەڕێوەبردن وەکو دەستورێک بیتن لە نێوان کورد و عوسمانی. ڕێکەوتنەکە چ بیتن؟ میرەکانی کورد لە کاتی شەڕدا بەرگری لە ئیمپراتۆری عوسمانی بکەن و ساڵانە باج یان بڕێک لە باج یان بڕێک لە داهاتی خۆیان کە دیاریکراو بە پێی هەر مردنشینێک بداتە خەزینەی ئیمپراتۆری عوسمانی و ئیمپراتۆری عوسمانی دانپێدانان بکاتن بە دەسەڵاتی میرەکان کە دەسەڵاتەکان پشتا و پشت بیتن لە باوکۆ لە بۆ کوڕ بیتن، یاخۆت
لبو هەر میرنشینێک ئەگەر میرەکەی مردیان کۆتایی بە وەچەکەی هات میرەکانی کوردستان کۆ ببنەوە ئەوان میرەچی لە ناوچەی خوان یان نزیکتر لەو بنەماڵەی یان لە کەسوکاری یانێکە چەند هەڵبژێردرێت لە شوێنی ئەو میرەی دابدرێت وە کاتێکش ئەگە میرنشینەکانی کورد ڕوبەڕووی جەنگ بوونەوە یان هێرشی دەرەچی بوونەوە بە تایبەتی لەلای ئیمپراتۆریای سەفەوی یان هێرێزیشترەوە ئەوە ئیمپراتۆریای عوسمانی بەرگریان لێ بکە هەر ئەوەندە یانی ئەوە ڕێی دوای ئەوەش کرا دەق بڵێن کرا دەقی ڕێککەوتن نامەی نێوان کورد و عوسمان بەڵام بۆچوونێکی دیکە هەیە بۆچوونێکی دیکە هەیە ئەوەیە کە هەر خۆی خودی ئیمپراتۆری عوسمانی نێویست کەسێکە بیتن بە ناوی میری میران یان بەگ لەربەگ کە لە دیاربەکر دابنیشی میری هەموو کوردان بیتن وە سەرکردایەتی هەموو کورد بکاتن لەبەرچی لەبەرەوەی بە هەڕەشەیە زانی لەسەر دەسەڵاتی خۆیان بەتایبەتی لەسەر دوو ناوچەی گرنگ یەکێکیان ئەنادۆڵ و یەکێکیان میزۆپۆتامیا بە کورتیانی منتقەکانی لە خۆرئاوای کوردستانەوە تاوەکو باکووری کوردستانەوە تاوەکو دەگاتە خواروی عێراق ینی نەیدەویست ئەو ناوچانەی لە دەست بڕواتن لۆ چکە هەموو لەو ناوچانە کورد نیشتە جێ بوو ئەگەر بێت و ئەمە دەواازەیەکیش بوو لە بۆچی لە بۆی کە ئیمپراتۆری عوسمانی بگاتە چەند دەرێ بگاتە سەردەریای فارس و عەرەب ینی نەیدەویست ئەو ناوچەیە بە تەواوی لە ژێردەستی میرەکی گەورەی دابتن لێکدانەوەی من ئەوەیە کە بێجگە لەم دوو خاڵی کۆتایی کە باسم کرد ڕێگایەکی بازرگانی سەربازی گرنگ بوو لە ڕووی استراتیجیەتەوە دەست بە سەردا بگریتن ینی کورد دەستی بە سەردا بکردن ڕێیەکەی خۆم ئەوەیە کە نانەویست لە یەک مانجەڵدا دوو سەری گەورە هەبن چونکە کوردستان ئەگەر ئەو کاتە کە 450,000 کیلۆمەتر چوارگۆشەیە لەبەردە میرەکی گەورەی هەبا و کۆ بوو دەوڵەت لە ناو دەوڵەتی بیتن یان ئیمپراتۆرە لە ناو ئیمپراتۆریاکی دیکە دابیتن لێ نانویسێ بەڵکو ویسیتیان ئەو دەسەڵاتەی کوردی بە هەمیشەی پارچە پارچە بکەن و بەردەوام ناکۆچی لە نێوان میرەکانی کووردا بێتن لۆ ئەوەی ئەوان بتوانن باشتر دەستێ وەردان لە کاروباری میرنشینە کوردیەکاندا بکەن لێش ینی سەلیمی یەکەم باوەڕی بە فەرمانبەری تورکە بوو نەک کورد لۆی کە بیتە نوێنەری تایبەتی خۆ بە فەرمانبەرێکی تورکینە بە پلەی میری میرانی لەسەر کوردستانی بڵێن دامەزرا طبعا ئەو کاتە کوردستان لە ڕووی کارژێرە عوسمانیەوە دابەش کرا بۆ سەر چەند ئەیالەت و سەنجەق و حکومەت طبعا مثلا بۆ نمونە ئەیالەتی دیاربەکر ئەیالەتی مووسڵ ئەیالەتی وان ئەیالەتی ئەرزەڕۆم اینجا دواتر ئەیالەتی شەهرە زۆر خۆی پێشتر ویلایەت کە هەبووە ویلایەت گەورەتر بووە لە ئەیالەت بڵێن لەبەرەوەی هەرێمی زۆر گەورەی گرتیتەوە پێکاتوە لە چەند ویلایەتێک یاما بڵێن چەند ئەیالەتێک بووینە ئەو ئەیالەتانە مەسەلەن هەمویان سەر بە لە سەردەمێکدا سەر بە ویلایەتی دیاربەکر بوون لە سەردەمێک دواتردا کە دوای 1534 کە بەغدا دەکەوێتەوە دەستی عوسمانیەکان ئەوانە سەر بە ویلایەتی بەغدا بوون بەڵام دواتر ئەو چەمکی ئەیالەت یان بڵێ زاراوەی یان دەستەواژەی ئەیالەت لە ڕووی کارژێر عوسمانیەوە لە دوای ساڵی 1590 بە تەواوی چەسپێندرا هەتاوەکو 1864 کە قانونی کارژێری عوسمانی دەرچوو کە متەئسیر بوو بە قانونی فەڕەنسی و بڵێ قانونی ئیداری فەڕەنسی ئیتر کرایە چ کرایە ویلایەت هەمویان طبعا ئەیالەت لە چ پێک دەهات لە سەنجەق لە ناحیە ئەمە لە ڕووی کارژێر عوسمانیەوە کاتی خۆی لە سەدەکانی 16 17 18 و 19 قەزایەکان ینی با بڵێن یعنی بڵێن عەفوەن ئەیالەت لە چ پێک دەهات لە سەنجەق قەزا و ناحیە و بەڵام لە فترەی 16 و 17 و 18 و 19دا قەزای تێدا نەبوو بەڵکو ئەمایان هەڵگرت لە بۆکەی لە بۆ ساڵی 1864 کە قانونی ویلایەتەکان دەرچووک و باسم کرد
قانونی ساڵی 1964 کارژێڕی عوسمانی کرایە ویلایەت کرایە چەند سەنجەق کرانە چەند قەزایەک و قەزاش کرانە چەند نەحیەیەک اینجا گوند اینجا کێڵگەکان ئەمە یعنی لە دوای ڕێخستنەوە و تەنزیماتی بڵێن کارژێڕی عوسمانی لە مێژووی ئیمپراتۆرەی عوسمانیە طبعا ئەو کاتە بڵێن ئەوەی وەکو باسمان کرد اینجا حکوومەتەکان هەبوو حکوومەتەکان چەند میرنشینە کرابوونە حکوومەت مەسەلەن وەکو میرنشینی هەکاری وەکو میرنشینی بۆتان وەکو میرنشینی بەهدینان وەکو میرنشینی سۆران ئەوانە پێیانە گوتن حکوومەت مەسەلەن سەهران حکوومەتی عەمادیە حکوومەتی بۆتان حکوومەتی یان هەکاری حکوومەتی بە عوسمانی ینی حکوومەتی عوسمان حکوومەتی هەکاریان حکوومەتی بەهدینان حکوومەتی سۆران حکوومەتی بۆتان ئەمانە دەسەڵاتیان زۆر ئەو جۆرە حکوومەتە لە مێژووی ئیمپراتۆرە عوسمانی تەنها لە ناوچە کوردیەکان بە تایبەتی کە جێبەجێکرایە ئەم میرنشینە کوردەکان چاو میرنشینە گرنگانە بووینە ئەوە چی کردیە بڵێن ئەم چی لە بۆ ئەو میرنشینانە کردیە یەک شتی زۆر گرنگی کردیە دەسەڵاتی ڕەهایان هەبوو بەسەر ناوچەکانی خۆیان ئەمە یەک دەسەڵاتی ڕەهایان هەبوو بەسەر ناوچەکانی خۆیاندا خاڵی دووەم کە دەسەڵاتی ڕەهایان هەبووە بەسەر ناوچەکانی خۆیاندا هیچ باج و خەراجێکی دیاریکراویان نەدایتا ئیمپراتۆرای عوسمانی تەنها ئەوەی کە بە خۆیان دیاریان کردی ئەوەی کە بە خۆیان دیاریان کردیە ئەویان دایتا ئیمپراتۆریای عوسمانی ئەو باج و خەراجی کە خۆیان دیاری کردێت چکە لۆ پێشتر ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی عوسمانی دابووینە ئەمانە ملکەز بووینە لە بۆ ڕووپێوی زەوی کوشتتوکاڵی کە دەهات لەو ناوچەی کۆ بکرێتەوە هیچێ بیتن هی ئیمپراتۆریای عوسمانی بیتن بەڵام ئەو چوار حکوومەتەی کە باسم کرد دەسەڵاتێکی زۆریان لە بەردەستدا بووە زەویزارێکی زۆریان لە بەردەستدا بووە داهاتێکی زۆریان لە بەردەستدا بووە بەڵام بڕێکیان دیاری کردووە خۆیان ئەوانیان دایتا حکوومەتی عوسمانی یان با بڵێن خزینەی ئیمپراتۆریای عوسمانی لە ئیستانبول ئەمە خاڵێکی زۆر گرنگە و دەسەڵاتیان لە ناوخۆدا پشتا و پشت بووە و حتا کەسێک لە وەچەی ئەو بنەماڵەی مابی ئەو بە حکومدار دانرا یعنی کەسێکتر بە حکومداری ئەساسی دانەدرایە خود با بڵێن بەسەرچی یان بە جێگرەوە دانەدرا تەنها ئەوان بڵێن ئەگەر تەنها یەک کەس لە وەچان نابیتەوە کردیتیانە حاکمی ئەو میرنشینی طبعا دەسەڵاتەکانی وەکو باسم کرد دەسەڵاتی ڕەها بووە اینجا لە کوردستان با بڵێن کە یەکەم جار دیاربەکریان کردە ناوەندی بەڕێوەبردننی کوردستانی سەردەمی عوسمانی پێک هاتبوو لە 10 سەنجەق یعنی و طبعا میرنشینی گەورەش هەبوون لەو قۆناغیدا میرنشینە گەورەکانیان کردبوونە ئەیالەت مەسەلەن ئەو کاتە لە کوردستاندا نزیکەی 7 میرنشینی گەورە هەبوو و دەیان بچوو بوون مەسەلەن میرنشینە گەورەکان کە هەبوون مەسەلەن وەکو بەدلیس حەسەنکێف هەکاری بۆتان مەحموودی بەهدینان برادۆست و سۆران یعنی میرنشینە بچووکەکان چە بوون مەسەلەن وەکو سویدی زەرکی خیزان و تانەی جۆرێک ینی هەڵبژاردن هەبوو لە بۆ هەڵبژاردننی میرە کوردەکان ینی چێ ئەو میرە کوردایانی هەڵەبژار چێ ئەوانەی هەڵەبژار مەسەلەن پیاوماقوڵەکان پیاوماقوڵانی ئەو میرنشینەی کەسایەتیەکان میرەکان هەڵەبژارد و متمانەی خۆیان پێ ئەدا کە بیبیتە میری ئەو میرنشینە لە دوای ئەوە کە ئەو سیستەمان هێنا بەڵام لە ئالەتیش کە لە کوردستان دامەزران بۆ نمونە ئالەتی شارە زۆر لە 1540
1604 بڵێن کە دامەزرا بەردەوام بوو هەتا 1970. طبعا قۆناغەکان کەش بەردەوامە بی لە 1831 دواتر لە 1849 تا 52 ئەمە دوایین جارێ بیتن. هەروەها کوردستانیش بەگشتی لە کۆتایی سەدەی 19 کرایە چەند کرایە 7 ویلایەت، یعنی کوردستانی سەردەمی عوسمانی دابەش کرا بەسەر 7 ویلایەتی ئەساسی. ویلایەتەکان چی بوون؟ ویلایەتی وان، دیاربەکر، مووسڵ، ئەخلات، بەدلیس، بایەزید، مەعموورەت العەزیز. وان، دیاربەکر، مووسڵ، ئەخلات و بەدلیس، هەروەها بایەزید و مەعموورەت العەزیز. مەعموورەت العەزیز. طبعا ئەگەر کوردستانی سەردەمی سەفەوی وەربگرین، یان با بڵێن کوردستانی سەردەمی سەفەوی، ئەویان چیانی بڵێن لە ڕووی کارجێڕیەوە ناوچەکانی کەمترە لەبەرەوەی ئەو ناوچانەی ژێردەسەڵاتی کوردستانی سەردەمی عوسمانی ڕووبەرەکەی چەندە؟ ڕووبەرەکەی پێک هاتووە لە 368,000 کیلۆمەتر چوارگۆش. ئەوەی تر دەمێنێتەوە کوردستانی سەردەمی سەفەویە. یان طبعا ئەوان زۆر ڕوون و ئاشکرا بوو، بە تایبەتیش لە سەردەمی شا ئیسماعیلی یەکەم و شا تەحماسبی کوڕی هیچ جۆرە دەرفەتێکی کارجێڕی نەدرایە کورد. لە سەردەمی ئەو دوو شای ئێرانە هیچ دەرفەتێکی بەڕێوەبردن یان کارجێڕی نەدرایە کورد. بەڵام چەند میرنشینەکە بوو، لەوانە مەسەلەن میرنشینی ئەردەڵان و مکوریان و لوڕی بچووک و کەلهوور، هەروەها میرنشینەکانی چەند میرنشینێکی بچووکیش هەبوون وەکو میرنشینی بانا، گوڵباخی و کەزۆر. طبعا کەزۆر بچوو بوونەوە، طبعا ئەو میرنشینانە میرنشینی بانە و گوڵباخی ئەوانە زۆر بچوو بوون. طبعا ئەردەلان لە کێوە دامەزرا؟ یعنی ئەردەلان تقریبی لە 1200 زاینیەوە کە با بڵێن لەلایەن بابە ئەردەڵانەوە دامەزرایە. پایتەختەکانی ئەویش وەکو میرنشینی سۆران کە باسمان کرد لە دەرسی ڕابردوودا، پایتەختی چەند پایتەختێکی هەبوو. یەکەمیان مەسەلەن زەڵم، حەسەن ئاوا، قەڵای پڵنگان و دواتریش سنە. ئەمە ئەو میرنشینەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمێنێتەوە بە درێژایی سەدەکانی 16 و 17 و 18 و 19 و لە ساڵی 1867 کۆتایی بە مێژووی ئەو میرنشینەیان با بڵێن بە ژیانی سیاسی و بەڕێوەبردننی ئەو میرنشینەش دێت. طبعا دەرفەتی کارجێڕی لە دوای مردنی شا تەحماسبی یەکەم و هاتنی شا ئیسماعیلی دووەم وە شا محەممەد خودابەندە لێەوە دەست پێکە. یعنی ئەو دەرفەتەی کارجێڕی کادرێتە کورد و کورد لە ئیمپراتۆرەی سەفەوی بتوانی خۆی بە ڕێوە بباتن. طبعا هەندێک بڵێن لەو فترەی کە کوردستان دابەشکرا بوو لە ڕووی کارجێڕیەوە لە نێوان ئیمپراتۆریای عوسمانی و سەفەویدا، مەسەلەن بۆ نمونە ئەگەر باس لە کوردستانی سەردەمی عوسمانی بکەین، بۆ نمونە ئایالەتی شارەزور وەربگرین. ئایالەتی شارەزور پێک هاتبوو لە 37 سەنجەق، یعنی سەنجەقەکانی زۆر بوونە. سەنجەق چییە؟ سەنجەق بەخۆی وشەی تورکی عوسمانیە، یعنی ئاڵا، ئەنی کەسێک یعنی پێیان دەگۆ میری سەنجەق، یعنی ئاڵایانەدایە لەگەڵ تەپڵ و خواردن، ئەوە وەکو بەمانای ئەوەیە کە میری ئەو سەنجەقەیە. سەنجەق یعنی ئاڵا. بەڵام ناوی یەکێکی کارجێڕی بووە
طبعا ئەو دابشکردنی کارژێری عوسمانی لەسەر پێوەری دانیشتوان پێوەری ڕووبەر نەبووە، بەڵکو لەسەر چ پێوەرێک بووە؟ لەسەر پێوەری سەپاندنی دەسەڵات بووە. مەسەلەن بۆ نمونە میرێک دەسەڵاتی هەبوو بەسەر هەولێر هەمووی یان هەولێر و ناوچەکانی دەوروبەری ئەو کرایتە میری سەنجەقی هەولێر بۆ نمونە، یان میری سەنجەقی دوین و حەریر دەسەڵاتی هەبووە لە حەریرەوە هەتا دوین، ئەمە بە میری ئەو سەنجەقەی ناسێنرایە. کەواتە ئەوە نەبووە کە بڵێن لەسەر ڕێژەی دانیشتوان ئەوە دابنرێ، یان با بڵێن لەسەر پێوەری دانیشتوان و لەسەر پێوەری ڕووبەر، بەڵکو لەسەر چ پێوەرێک بووە؟ لەسەر پێوەری دەسەڵات یان سەپاندنی دەسەڵات یان کەمی و زۆری دەسەڵات بووە. ئینجامە بۆ نمونە سەنجەقەکان لە دوای ئایالەتەکان کە هاتوون یان ویلایەتەکان کە دانراون، میری ئەو سەنجەقەی خۆی لە یەک کاتدا دەسەڵاتی دارایی هەبووە، کارژێڕی هەبووە و سەربازی هەبووە و دادوەریشی هەبووە. ئەمە بە هەمان شێوەش والی ئایالەتەکان و ویلایەتەکانیش هەمان ئەو دەسەڵاتانیان هەبووە. ئەمە بەردەوام بوو لە ئیمپراتۆری عوسمانی هەتا وەکو ساڵانی 1839 کە تەنزیمات لە ئیمپراتۆری عوسمانی دەست پێ کرد هەتا وەکو گەیشتە ساڵی 1864. لەو قۆناغی کە دەسەڵاتەکان ڕێکخرانەوە وەزارەتەکان داهێنران، دواتر کە وەکو باسمان کرد قانونی کارژێری ئیمپراتۆری عوسمانی دەرچوو، اینجا دەسەڵاتەکان لێک جیاکرانەوە. اینجا چ دروستکرا؟ دادگاکان دروستکران بە فەرمی. وێ لە سەردەمەکانی پێشتردا قازی شەرعی هەبوو، بەڵام دادگای فەرمیەکان بە ئەو دەسەڵاتانەی کە والی و میری سەنجەقەکان و قایمقامەکان و مدیر نەحیەکان هەیان بوو، گوازراوە لە بۆ چێ؟ لە بۆ دادگا فەرمیەکان، لە بۆ قازیە شەرعیەکان. و دەسەڵاتە سەربازیەکان گوازراوە لە بۆ چێ؟ لە بۆ فەرماندە سەربازیەکان کە سوپای عوسمانی ڕێکخرایەوە لە 6 فەیلق یان بڵێن 6 سوپا پێیانگۆ سوپای یەکەم، دووەم، سێەم، چوارەم، پێنجەم، شەشەم. سوپای شەشەم تایبەت بە عێراق و حیجاز، سوپای چوارەم تایبەت بە باکووری کوردستان. یعنی ئەمانە کە ڕێکخرانەوە ئیتر بەس دەسەڵاتی سیاسی و کارژێری مایەوە لە بۆ چێ؟ لە بۆ والی ئایالەت و ویلایەتەکان و لە بۆ میری سەنجەقەکان، لە بۆ قایمقامەکان، لە بۆ قەزاکان. طبعا هەڵبەتە یعنی ئەو ناوی والی ئەوە تا ئێستا هەر هەیە، باڵی کە لە باکووری کوردستان بەکاردەی وەکو لە جیاتی پارێزگار. بەخۆی ئەگەر سیر بکەین ئایالەت یان ویلایەت بەرامبەر بە هەرێمی ئێستا هەیە، سەنجەق بەرامبەر بە پارێزگایە، قەزاش هەر قەزایە، ناحیەش هەر ناحیەیە و گوندیش. طبعا لە پەیکەری کارژێری عوسمانی لە سەرەتاکانی سەدەی 16 و 17 و 18 تا 19 کە باسمان کرد، پێکاتبوو لە چه؟ پێکاتبوو لە ئایالەت یان پێشتر کە ویلایەت چەند ویلایەتەکە بووینە. مەسەڵەن ئێستا بۆ نمونە ئەگەر سیر بکەین بەڵگەنامەکە هەیە ساڵی 1520 کوردستان هەموو یەک ویلایەتە، ویلایەتی کوردستان. اینجا ئایالەتیدا بووە، حتا مەسەڵەن میرنشینی سۆران ئایالەت بوو، پێیان گوتی ئایالەتی سۆران، ئایالەتی بەدلیس، ئایالەتی هەکاری، ئایالەتی بەهدینە، یان ئایالەتی عەمادی. اینجا ئایالەت کە وەک باسمان کردیان ویلایەت بەرامبەر بە هەرێمی گەورە بوو، سەنجەق بەرامبەر بە پارێزگا بوو و قەزاش بەرامبەر بە قەزای ئێستا و ناحیە. ئەو کاتە لە سەدەی 16دا پێکاتبووە لە ویلایەت، اینجا ئایالەت، اینجا سەنجەق، اینجا ناحیە، اینجا گوند، اینجا کێڵگا. ینی 6 ئەوە بووە. بەڵام لە سەدەی 19 لە کۆتاییەکەیدا ئەوە ئەگۆڕدرێ، ئەکرێتە چ؟ هەموو ئەکرێتە ویلایەت، اینجا سەنجەق، اینجا قەزا، اینجا ناحیە، اینجا گوند. ینی لە پەیکەری کارژێری پێشتردا کە 6 بووە قەزای تێدا نەبووە، بەڵکو لە سەنجەق ڕێک ڕۆیشتە لە بۆ چێ؟ لە بۆ
ناحية يعني طبعا زۆر لە منتەقەکان هەبووە لە کوردستان پێیان گوتە نەواحی ناوچەکانی یان نەوچەی یان مەسەلەن بۆ نمونە لە بەپێی ساڵنامەی عوسمانی لە ساڵی 1862 دەڵێ نەواحی ڕووست باسی دۆڵی ڕووس دەکات یعنی ئەو 13 گوندە و 14 گوندێکی هەبووە لەو ناوچەی مەسەلەن یان نەواحی خۆشناو ناوچەی خۆشناوەتی کە پێک هاتیە لە سێ بڵێن یەک باوچینەی ئەم بێز بەژینە کە بڵێن کە میر مەحمەلی میر یوسفی میر پشتگەری یعنی ئەوانە سێ برابووینە بەو ناوەی تایفتیرەکان کە پێک دێ لە بڵێن کە عەشیرەتی خۆشناوەتی پێک دێنن و لە ناوچەی خۆشناوەتی لەو سێ برایینە بەسییان پێ دەڵێ نەواحی خۆشناو ئەمە یعنی ئیتر لە ناوچەکانی دیکەش بە هەمان شێوە ئەو جۆرە کارژێڕی ئەم با بڵێن دابشکردنی کارژێڕی بەتەواو ئەمە سەرەتایەکە لە بۆ چوونە نێو کارژێر عوسمانی کە لە کوردستاندا زۆر بەرفراوانە حتا شتێشتریان هەبووە لەو فترەی کە قسەی لەسەر بکەین عەشیرەت سەنجەقیان هەبووە ینی سەنجەقی عەشیرەتەکان تایبەت ئەوە نەچۆتە ناو چوارچێوەی ئایلەتێک لە ئایلەتەکان بەڵکو ئەو عەشیرەتانەی کە کۆچەری بوونە لەسەر سنوورەکانی ئیمپراتۆری عوسمانی و سەفەوی هاتوویان کردینە سەرۆکی عەشیرەتەکان پلەی چیان دایتێ میری سەنجەق بەجیان کە دایتێ لەو پلیان دایتێ لەوەی کە ئارامی سنوورەکان بپارێزی و ساڵانەش بازەکەی بداتە چێ بداتە ئیمپراتۆریای عوسمانی ئینشاڵڵا لە دەرسەکانی داهاتوودا دێین ئەو باسەی تەواو زۆر باش